جبو گرینگیدانا آبوریا هرما کردستان و پیشوبرنا کرت بازرگانی نویسینگه ها جورا بازرگانی آلمانیا دیگل برپرسن هرما کردستان دا کن و بون. کنسول گشتی آلمانیا لهرما کردستان دبیجتن. هرما کردستان پیگه هکی گرینگی هی جبو بازرگانیه و به طایبت لپشتین هیلانا چکدارن داعش. Of course, Daesh is the main problem at the moment. بێگومان با بڵێن هەبوونی داعش کێشەیەکی گەورەیە کە لە عێراقدا بەڵام ئێستا و حکوومەتی ئەڵمانی با بڵێن پلاندا ئەڕۆژی بۆ ئەوەی کە دوای قۆناغی دوای نەمانی داعش با بڵێن بابەتە سەرچیەکە ئەویش دابینکردنی هیوا بۆ خەڵک ئەویش لە ڕێگای با بڵێن بنیادنانەوەی ئابووری بۆ خەڵک لە ئێستاوە ئەو قۆناغاش بنیادنانەوەی ئابووری کە لە ئێستاوە دەست پێ ئەکاتن. Organizations like GIZ and THW and also جبو پیشوچون هر ولاتکی پتوی بسیاست که بهزو آبوری کی بهزا لو را برپرسن هرما کردستان بگرنگی دبینن هفوندی دگل آلمانیا بکن جبو پیشو برنا آبوریا هرما کردستانه. ئەمە خۆشحاڵین بە ئاستی پەیوەندەکانمان لەگەڵ کۆماری ئەڵمانیای فدرال بە تایبەتی پەیوەندەکان لە بواری سیاسی سەیری بکەین لە بواری سەربازی لە بواری مرۆیی خۆشحاڵین بەو بایەخێکەوە ئەڵمانیا دەیدا بە هەرێمی کوردستان چ لە شەڕی دەست بە داعش کە ئەوان هاوکار و پشتیوانێکی باشیان دابین کردبوو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان هاوکات بۆ دابینکردنی هاوکاری مرۆیی بۆ ئاوارە و پەنابەران لەوەش ڕۆڵێکی بەرچاویان جێڕا. پشتی هاتنا چکدارن داعش و پلاندانا نیف دولتی جبو جناورنا اوان چکداران بردوان برپرسن در و سردان هرما کردستان دکن و دبیجن لپشتی جناورنا چکدارن داعش دوید کار بهتا کرن جبو بهز کرنا آبوریا هرما کردستانه. ایاس عبدالله NRT هولر.